حکومەت بەبێ یاسا بەبێ پشتگیری دەستوری بەبێ پشتگیری تەنانەت ڕێنمایی خۆشیان کە لە وەقایعی کوردستانە بڵاویەکەنەوە نرخی کارەبای لەسەر هاوڵاتیان لە کەمترین ئاستیا 6 هێندە 7 هێندە 10 هێندە 12 هێندە لەسەر هاوڵاتیان زیاد کردووە. خاڵی دووەم هیچ یاسایەک نییە پشتگیریان بکە بۆ ئەم زیادکردنی نرخ. خاڵی سێەم خۆیان بەپێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 وەزارەتی کارەبا نرخی یەکەی کارەبا 1 کیلۆواتی کارەبایان بە 18 دینار دیاری کردووە. ئێستا چۆنی دەسەڵات بە خۆ دەدەی 18 دینار بکەیتە 100 دینار 18 دینار بکەیتە 156 دینار 18 دینار بکەیتە 200 دینار بەپێی زۆر بەکارهێنان بەرزە بێتەوە. ئێمە دیراسی وردمان کردووە. طبعا بەپێی کیلۆوات خەڵک بە ئاسانی لێ تێناگا، بەڵام من هەر باسی یەکەم. ئەگەر هاوڵاتیەک لە مانگێکە تەنها 400 کیلۆواتی پێشتر بەکارهێنابێت لە بەهارە یا لە پاییزە کە کارەبا 24 ساعتی حکومی هەبووە لەبەرەوەی فشار لەسەر کارەبا کەمە. ئەو 600 کیلۆواتەی ئێستا جاران بە 7000 حکوومەت ئەو 400 واتەی جاران حکوومەت بە 7000 دینار ئەیفرۆشت بە هاوڵاتی ئێستا بە 47000 دینار ئەیفرۆشێ. واتە هاوڵاتی لە بەهار و پاییزە کە کارەبای پێویست نییە نەبۆ گەرمکردنەوە نەبۆ حەمام نەبۆ فێنکردنەوە ئەبێ هەموو مانگە 47000 دینار کەمترین خەرجی کارەبا بدا بە وەزارەتی کارەبا. ئەگەر هاوڵاتیەک بۆ نمونە زیاتری خەرج کردووە 1250 کیلۆواتی خەرج کردووە هەر هاوڵاتێک سەری پسوڵەی ماڵەکەی بکە 1250 کیلۆواتی بۆ سەعاتێک خەرج کردووە ئەوە ئەبێ ئێستا لەمە دووە مانگانە نزیکەی 85000 نزیکەی 150000 دینار بدا بە حکوومەت. ئێمە وەکو یاساناسانی کۆمەڵیش دیراسەمان کردووە سکاڵای یاسایی ئەجوڵێنین لە دادگاکانی کوردستان و لە دادگای فیدراڵی لە بەغداد لە هەر شوێنێک بۆمان بکرێ و لێرە داوامان لە هاوڵاتی ئەوەیە هیچ هاوڵاتیەک چاوەڕێی کەس ناکات لە کوردستانە هەموو لە ئاستی خۆتانەوە دەنگ بەرزکەنەوە بە هەر ڕێگەیەک بۆتان نەکرێ بچن مامۆسایانی مزگەوتەکان تێبگەێنن کە لەسەر فشار لەسەر حکومەت دروستکەن بچن پەرلەمانتارەکان واز لە دیزاینێنین بەس خۆ هیچ نەبێت هێندێ لە خەڵک ئەگەر نیوەی دەنگدەرانیشیان بێت دەنگیان داوە بە پەرلەمانتارانی لایەنەکانی دەسەڵات بچن فشاریان لێ بکەن بڵێن ئەمە یەکەم خەڵات و دیاریتان بوو پاداشتان بوو بۆ ئەوانەی دەنگیان پێدان لە کوردستانە بۆ فەقیر و هەژارەکان کە کارەبایان لەسەر گرانکەن کە باج ڕسوماتیان لەسەر گرانکەن طبعا خزمەتگوزاری کارەبا و هیچ شتێکی تر نییە